بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی زێدە خۆشەویست شا دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک پرسیاری ئێواکەین چۆن ئەڕوانیتە خۆپیشاندانەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوو هەندێک خۆپیشاندان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەنجام درا. دیارە زیاتر لە شاری سلێمانی و ئاشوب و ئاژاوەی لێکەوتەوە و هێزە ئەمنیەکان هەندێک فرمێسک ڕێژیان ڕژ بەسەر خەڵکی خۆپیشاندەر و بوو بە مایەی ئەزیێت و ئەشکەنجەی کۆمەڵێک لە خۆپیشاندەران. لە هەمان کاتە کۆمەڵێک لە مامۆستایان و سەرمەشقی خۆپیشاندەران دەستگیر کران، دواتر ئازاد کران. خۆشەویستان، پرسیارەکە ئەوەیە ئێوەی بینەر، ئەوانەی کە ئێستا بینەری دوانگەی خەڵکن کە پەیوەندیەکەن، چۆن قسە لەسەر ئەم تەوەراکەن، چۆن باسی لێواکەن. پرسیارەکان چین واتە ئەو قسانەی کە لەسەر خۆپیشاندانەکان ئەکرێ چۆن لەلایەن ئێوەوە بە شێوازێک لە شێوازەکان بەبێتە شیر و ناو زڕاندن و بەبێ ئەوەی سوکاتی بە هیچ کەس و لایەنێک بکرێ قسەی لەسەر بکەین. هەروەها ئەمەوێ ئاماژە بە شتێک بکەم، خۆپیشاندان لە هەرێمی کوردستان زۆر پێویستە بە شێوەیەکی هێمنانە ئەنجام بدرێ. بۆ لەبەرەوەی کاتێ بارەگایەکی حزبی ئەسووتێ و موسسەیەکی حکومی ئاگرتێ بەرئەدرێ، ئەمە موڵکی گشتیە. بەڕاستی ئەم دەست درێژیە بۆ سەر بارەگای حکومی، تێکدانی ئەم قوارەی هەرێم، نانەوەی ئاژاوە و شەڕ و شەڕانگێزی لە مەسلحەتی خۆپیشاندەران تەواو نابێ. لە هەمان کاتە مامۆستایان و خەڵکی موسەقف و خەڵکێک کە دێتە سەرجادە و داوای مافی خۆی ئەکا، هیچ کاتێک پێویستە لەگەڵ ئەوەیان نەبێ کە دام و دەستگا و بارەگای حزبی بسووتێنێ، چونکە سووتاندنی دام و دەستگا و بارەگای حزبی خزمەت بە چینی خۆپیشاندەران و مامۆستایان و فەرمانبەران ناکا. ئەمە بزانم ئێوە قسەتان چییە؟ و تەوەری ئەڵقەی ئەمڕۆ وەکو ئاماژەم پێکرد چۆن دەڕوانیتە خۆپیشاندانەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دیارە لە ناوەڕۆکی ئەم تەوەرە کۆمەڵێک بەشداربووی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمنتی جوانیان نووسیوە. ئەگەر کۆمنتەکان بخوێنینەوە بەشێک لەو کۆمنتانە تا ئێوەی بەڕێز پەیوەندیمان پێوەکەن و بەشدار ئەبن لەگەڵمان. ئەویش کاک هاوکار جەزا ئەڵێ هاوڵاتی حەقی خۆیەتی داوای مافی خۆی بکات، کێشە لە دەسەڵاتە لە هاوڵاتی دەترسێت و هێز بەکاردێنێت لە دژی خۆپیشاندانەکان. زوێر محەممەد نووسیوێتی گۆڕانکاری بەهێز دەکرێت، دەبێت هەمووان یەک دەنگ و یەک هەڵوێست بن، اینجا ئەتوانین گۆڕانکاری بکەین. خالید ئەحمەدی ژەڵێ خۆپیشاندان مافی هەموو کەسێکە، کاتێک مافێکی زەوت دەکرێت هیچ کاتێک پێویستی بە مۆڵەت نییە. زریان محەممەدی ژەڵێ دەبێت خۆپیشاندان بەردەوام بێ، بە موچە هەڵ نەخەڵەتێن، پێویستە بەردەوام بنداوای موچە مەکەن، چونکە ئەوانە دزن، قەت موچە لە کاتی خۆیدا نادەن. شیرین محەممەدی ژەڵێ ئەو دوو بنەماڵەیە سەبەبی هەموو تاوانێکن، گەنجەکانمان یان لە سزنن یا ماسی و قرژیان خوات لە ڕێگەی هەندەران، خوا سەبەبکارەکەی بگرێت. ئاواز نەجم ئەڵێ زۆر گەشت بینم کە ئەم دەسەڵاتە ستەمکارە بەرەو هەرەسچوون ئەڕوات. بۆتان محەممەدی ژەڵێ هاوڵاتی مافی خۆیەتی خۆپیشاندان بکەن، چونکە میلەت برسیە. علی محەممەدی ژەڵێ ئەم دوو بنەماڵە هەرچی لە بەرژەوەندی خۆیان بێت ئەواکەن، نەموچە دابەژەکەن، نە ئەو هەموو خەڵکە هەژارە بێتاوانە ئازادەکەن کە لەسەر بیرڕای ئازاد زیندانی کراون. ستایش بەرزنجی ژەڵێ ئەگەر کۆڵ نەدەن و بەردەوام بن باشە، هەتا ئەم دزانە لەناو دەبن. جەوهەر جەلالی ژەڵێ بەڕای من تەنها خۆهیلاکردنە هیچ سوودی نییە. تەبەن بەشێک لەو بەڕێزانەی کە لە فەیسبوک لە تۆڕەکانی تر لە شوێنەکانی تر ئەیان بینی مەسەلەن کۆمنتی حەماسی و گەرمگوڕ ئەنووسن، ڕەنگە خۆیان ئەسڵەن تااقەتی هاتنە ناو خۆپیشاندانیان نەبێ یاخۆ جورئەتیان نەبێ بێنە ناو خۆپیشاندران. بۆیە قسەی فەیسبوک و فەیسبوکەوانەکان ئاسانە. ئەوانەی کە لە فەیسبوک شتە نووسن و بەردەوام خەریکی بەرزکردنەوەی حەماسەتی خەڵکن، ئەوە شتێکی زۆر ئاسانە. موبایلێکە و ئاوە چوار وشەی بۆ نووسیت و یەخێتە سەر شاشە و یەخێتە سەر فەیسبوک و ئەڕوا. بەڵام گرنگ ئەوەیە بە هێمنانە داوای مافی ڕەوای خۆت بکەی، بچیتە سەر شەقام ئەو داوایی کە ئەیکەی بریتیە لە چی، نەک تۆ موچەیەکت بدرێتێ دواتر بیتەوە بۆ ماڵەوە. ئەمەش غەڵەتە. ئەگەر تۆ پێت وایە ئەم حکوومەتە غەدری لە تۆ کردووە، پێویستە
ڕوبەڕووی بوەستیتەوە بە شێوازێک کە نەبێتە مای عیبداری بۆ خۆپیشاندەران و حاڵەتی نەخوازراوی لێ نەکەوێتەوە چونکە نەفسێک زۆر عەزیزە بەڕاستی گوناحە نەفسێک لەبەر ئەم دەسەڵاتە لە دەست بدرێ. کاک ساڵح وەرەگرم لە بازیانەوە. کاک ساڵح فەرموو. فەرموو جان. هەموو کاتت باش کاک ساڵح جان. چۆنی عەزیزەکەم باشی سوپاس دەکەم. زۆر سوپاس. فەرموو. قسە چییە لەسەر خۆپیشاندانەکان کاک ساڵح؟ وەڵا قسەمان ئەوەیە کە ئێمە ئێستاگە لەبارێکی زۆر ناگیرا حەژین و نەبێ بازاڕیە و نەبێ هیچ شتێک و یعنی دەرامەتێکی زۆر لاواز و بێمەحاشیەک و خەڵکانێکەیە کە هیچ دەرامەتێکیان نییە و ئێمەش لەم کاتەیەکەوە ئێستا ینی بابرە حاڵەتێکی ناشاوم کابراایەکی دوکاندارن تەنانەت بازارێکی ژوان هیچ نەماوە ئاکە چۆن ناشتە سەر شەقام بەس جوابم بەرەوە. بەڵێ جوانە باشە. یعنی سێرەکەی کابراایەکە ئێمەش تاوەرە بای 2000 نەفرۆژە ئایا ئەم دەرامەتی ماڵ و مناڵە بەچی بڕوا بڕێگاوە؟ وایە بەڵێ بێگومان. یعنی تۆ ئەو قسەی کایکەی ئەڵەی کابرا خۆی موچەی نەدراوە ناتوانێت کەسابەت بکات چکە کەسابەتیش نەماوە و پارێژ لە گیرفانیانە ڕەنگە بەشێکی کرێچیش بێ و ڕەنگە بەشێکی نەخۆش و دەردەداریش بێ بە هەمان شێوە پێویستی بە دەوا و دەرمان بێ ئەمە کە پارەی پێ نییە ئەبێت چی بکاوە نییە؟ پرسیارەکەی تۆ ئەوەیە. والله هیچ دەسەڵاتێک نییە ینی چارێک ئەوەیە کە ینی ئینسان ینی بژیرێکی خۆی پێیاکە لە شوێنەکە هەوڵێک بە هیچ هەوڵێک نەماوە لەم ڕۆژگارە ینی بۆ هەست لایەکەتی هیچ هەوڵوزینێک نییە ینی تا هەوڵێکی بۆ بێتی بتوانی ینی بژێرێکی خۆی پێیاگی ئەی باشە چارە سەرێک ئەوە بێت کە خۆپیشاندان بگرێ خۆپیشاندانێکی هێمنانە بگرێ ئایا باشتر نییە بۆ ئەمازە؟ بەڵێ دەستە خۆش بێ. سپاس دەکەم باوکی کاک ساڵح عەفوو. باوکی ئاریان وەرەگرم لە قوشتەپە. باوکی ئاریان فەرموو. هەموو کاتت باش باوکی ئاریان. جەنابەت چۆنی ئەحواڵت چۆنە باشی سپاس دەکەم. باوکی ئاریان لە قوشتەپە. لە خزمەتان فەرموو جانەکەم. کاکە جان بڕوا بکە بە هیچ شێوەیەک خۆپیشاندان نە لە سلێمانی نە لە کفری نە لە کەلار نە لە دهۆک نە لە زاخۆ هیچ ئەنجامەکی نادی ئللا دەبی خۆپیشاندانی سەتاسەری بە هەموو توێژەکان لە هەولێر بکرێ ئەگەر لە هەولێر نەکرێ بە بەلاش و عەلاش منداری خەڵێک بە کوژندەکی بارەدا چ زەمبەکی هەیە یاخود فەقیر و فەقەرەت. کاکە جان ئەو جارە دەبی لە هەولێر بکرێ یەک پارچە ئەگەر نەکرێ بەلاشە بەڵام ئێوە هیچ چاوەڕوانێکی لەو دوو حیزبەی مەکەن بە هیچ شێوەیەکی موچەی دابەش بکەن. ئەو چوونی وەفتی بەغداش وەرە و بڕۆ هەموو کات کوشتنا بەخوای تا نەفتی فەنداسانەی ئیتیفاقی لەگە تورکیا کردیا هەر نەوەشێتەوە گومرگ و داهاتی تەسمیل نەکا بە هیچ شێوەیەکی ڕێکەوتن ناکرێ و نابی بەغداش پارە لۆ دەنەری. ئەو کاتەی ڕئیس وزەرای هەرێم نەوت بەغدا مفلیسە کەکەوە بوو بەغدا مفلیسە با نەچیرۆ بەغدای ئەمەش ئەو پارەمان ناوێت بەسەر شۆڕی. ئەو داواکارم لە هەموو چۆنیوێتەژەکانی هەولێر کە دەرێن هەولێر شاری هۆلا کۆشکێن دەبە ئەو هۆلا کۆشکێنە خۆی بە دەربێخی. بەڵێ باوکی ئاریان زۆر سپاس. ئەو چەساوەیە ئەتاکەینی ئەو نەهامەتە قەتە نەفرە نییە کارەبایە نییە ئاوە نییە موسەیە نییە خەلک لە نەهامەتیدایە بابا. ئەمن زۆر تەعەجوبێم لە ئاسایش و لە پۆلیس دێ بە بەلاش و عەلاج لێگری دەکەن کاکە ئێوەش بەچی بە مەحاسان نییە وەکو فەقیرن وەکو ئێمە پارەتان نییە کاکە دەتێگری مەکەن لەو خەڵک ئەو کە بە هێمتاری هێرستی و نەجاتمان ببی. دەست خۆش بێ سپاس باوکی ئاریان. با کات ببەخشین بۆوانەی دوای خۆشت با بزانەوانیش قسەیان چییە چکە بەڕاستی گلەیەکی زۆرمان لەسەر گوایە. سپاس بۆ تۆش گوایە پەیوەندەکان وەرناگیرێ حەقی خۆشیانە و بەڕێزانێک کە ئەو گلەیە ئەکەن با بتوانین لە ماوەیەکی کورت و کەمدا قسەی دڵی خۆمان بکەین. سپاستان ئەەکەم. کاک محەممەد لە چوار قڕنەوە دەگرم. باش کاک محەممەد جان.
بەڕێزی براگەورەی خزمەتتان فەرموو. داگەم دێ بەڵێ گوێم لێتە. ئەو کاندەکەی کاک محەممەد داخرایەوە بەداخەوە. باشە. بەڕێزان دیارە ئێستا بەرنامەکەمان ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پەیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە. هەر بەڕێزێک ئارزومەند داتوانێت لێەوە بینەرمان بێ وە کۆمنت بنووسێ، حەدە ئیمکان کۆمنتەکە گونجاو بێ ئەی خوێنینەوە لە بەرنامەکە. خۆشەویستان، با کاک محەممەد لە دوو سوورمات وەرگرم. کاک محەممەد فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. قربان دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. بەڵێ سوپاس دەکەم، دەستی تۆش خۆش بێ. من نمونەیەک بۆ ئەو خۆپیشاندانە دێنمەوە. وەختی خۆی گەنج بووم لە ماڵی خۆمان داوای شتێکم لە باوک بەکرد بووی نەکرد، داوای هەرچین ئەکرد گوێ پێ نەدام، هەرچین پێ بووتای گوێ پێ نەدام، لە قارە تەلەڤیزیۆنەکەمان بە حەزار رادیۆکەم ئەشکان، دەرگای حەوشەکەم ئەشکان، باوکم ماڵی خۆمان کە باوکم گوێ پێ نەدا من چی بکەم؟ بۆ گوێ بکەم مەجبوورم کارەسار دروستکەم. باشە. یعنی ئەمە کارەسار دروستکردنە برای باشە، بۆچی پێت وایە کارەسار دروستکردنە؟ لەبەر ئەوەی کەس زۆر پێ ناگرێت، کەس زۆر پێ ناگرێت، کەس حسابت بۆ ناکا، ئەمجا تۆ هەڵەتی چیەکەی بارەگا ئەسپێنی کاری خراپەکەی هەرچی بڕێیتە. وەختێک کە تۆ زۆر لە کەس ناگری مەعنا وایە هەرچی بڕێ ئەیتا، یعنی معنی نییە بتشکوژێ، کەس هەڵت دێت کوژێ پێ لێ ناگرتی حسابی بۆ ناکە، حسابت بۆ ناکە. ڕۆژێ نییە بوون نییە، ئەمە چەند ساڵێ مەدە ئەم جاناکەی متەکیە کارەبا نییە، ئاو نییە، خزمەتگوزاری نییە، هیچ دامەزراندن نییە، زۆر خوێندن نەما، هیچ نەما لە کوردستانە ئیلا دزینە، بەس دزی ماوە، بەس دزی ماوە خەردوتانەوە، هیچ شتێک نەماوە لە کوردستانە. نە کوردستانیمان، نە نیشتمان سەروەریمان، نە پرسۆدی بۆ ئاڵامان، نە حساب بۆ کەری دەکرێت، نە بۆ ئەسپا دەکرێت، نە بۆ کیمیاباران دەکرێت، نە بۆ هەمزەجەر کە لە مووسڵ و ئەبوغرێب ئیدام کریان. ئەو شەیدانت کەنن هونەسەقان پێکان ملیار هیچ حسابێ بۆ کەس ناکرێت کاکە. هیچ حسابمان بۆ ناکەن، مەجبورین خۆمان بدەینە کورد، مەجبورین خۆمان بدەینە کوشتیان و تەواو، هیچ حسابێ نەماوە. بەڵێ دەست خۆش بێ، سوپاس دەکەم کاک محەممەد، دەست خۆش بۆ پەیوەندەکەت. کاک هێمن وەرەگرم لە شاری هەولێر. هەموو کاتت باش. زۆر سڵاو بۆ شێرە کوڕەکانی پیرەمەگرون. زۆر سوپاس. هیوادارین هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان وەکو ناوچەی پیرەمەگرون غیرەتیان گرێ و بێژێنە سەر جادەکان. ئەمە پەیامێک بۆ هەموو شارەکان، پەیامێکیش بۆ شەقوەشێن و شەقاوەچیەکان ئەوانەی کە شێری ناو کوردستان و حاشە حازری بڵێن چی ناوێکی زۆر ناشرینیان قابیلە بەرامبەر بە چەکدارێکی تورک و ئیتڵاحاتی ئێرانی. خۆزگایە ئەو غیرەتەی کە بەرامبەر بە جەماوەر هەیەانە بە هەر هەمویان بەو ڕەنگە لە قێزەونەی کە ڕەنگە ئەو دوو ڕەنگەی کە قێزەون کرا بە هەمویان بیان توانایە بەرامبەر 50 جەندرمەی تورکی بجەنگانایە. جازانە چیان دێگن گەتی خوانە لێ چۆن لە شەڕی ناو خۆیان سەریان تێکردنەوە ناو کۆشی ئاغاکانیان بە سەری شۆڕ و سەقەتەوە ئەیان نابنەوەیاننا. جا عەبدوڵڵا پەشێویش دەڕێ گەردەتانەوێ ئەو سیسارکانەکە و کە بیکەن. ئەو شعری عەبدوڵڵا پەشێو بۆ ئێستا گونجاوە. ئەوە حەقەیە و بەڕێز ئەو شعرانەی لێ بدەنەوە، ئەوە حەقەت و قسەی خۆیەتی کە دەرێ گەردەتانەوێ ئەو سیسارکانەکە و کە بیکەن. لە بەغدا چۆنن، لە کوردستانیش سەری سەقەتیان وەها پێ نەبیکەن. خوا ئەم جارەکە کۆبوونەوە وەکوی ئەمڕۆ بەسەریانە ئەچەسپێت، بەسەری شۆڕەوە لە سلێمانی کۆبوونەوە. چەرەس و مێوە و شەقوەشێن و ئارەقی سەرمێزەکانیان هەمووی وەلانێن، بێنن گیرفان بەتاڵی ڕەشوڕووتی خەڵکی کوردستانیان لە بەردەمادانێن. ئەوە ئەگەر من پێشکەشکارێک کارمەندێک بوومان لەو کەناڵی ئێوە ئەو شعرانەی عەبدوڵڵا پەشێوم بۆ داوەشان بۆی چۆن خو لە لای خوا ڕویان ڕەش بووە،
خوار و ڕەشی دنیا و قیامەتیان کات بە گەورە و بە بچوشیانەوە بە تایبەت بە شەقوەشێنەکانیانەوە کە دینار لە گیرفانیانە نییە غیرەتیان نییە ئینسان عەیبە پیاو یەک جار ئەمرێ جا کە مردیش بە مەردی بمرێ باشترێکە نەک بەسەر شۆڕی لە ڕابردووە دەستی من گڵاو بوو لە ڕابردوو کە دەنگم دیانەدا بەڵام وەعدم بەخواداوە ئەو دەسە ئەبڕمەوە کە دەنگ بدا بەم بەکرێگیرا و جاسوس و کاسەلێسوس وەکو خوانەڵن جاشانە والله ئەمانە جاشن جاشەکانی ئەو کاتە مەرد بوون بە عاشقرایی و جاشم بەرجلی کوردی و چەکی بۆ کردی دەشانتووەی من جاشم بەڵام ئەمانە سێ جار جاشن چوتۆ سەیری کە خوا سوچی کردوون بێقیمەتی کردوون بەدەست بە ئەوەی خوا پێی ناخۆشە ئەوەی کورد پێی ناخۆشە پیانەکەی بزانە غیرەتیان هەیە سپاس دەکەم کاتم زۆر پێدای ئەزیزەکەم خەڵکی تر لەسەر خەتە سپاس دەکەم ممنونە سپاس کاک هاوار بەرەگرنە دەربەنی خەڵ هەموو کاتت باش کاک هاوارجان برایان بۆمە بەڕستی ئەم خۆپیشاندانانە من هەموو حەقێک بە خەڵک ئەدەم کە خۆپیشاندان بکات بەڵام خۆپیشاندانێک نەدەستی لە پشتەوە بێت و نەستێک دەرانە بێت چونکە ئێمە بەدەستی خۆمان ماڵی خۆمان ئەسووتێنین لە هەموو دنیاە هەیە عراق بۆ زەخمەیەکدا ئەڵێ من دەوڵەتم و موچەیشی دوا ئەکەوێت و کە هەموو شتێکیشی ئەتوانێت ئابووری سەر بەخۆی هەیە هەرێمی ئێمەش کە هەرێمێکە تا ئێستا سەر بە عێراقی کەم و چە دوا ئەکەوێیان شتێکیان هەڵێ حسابێت ئەوێ ئێمە دان بە خۆمانە بگرین لە هەندێک شتا خۆپیشاندان بکەن من حەقی من خەڵکە خۆپیشاندان بکات بەڵام نەک بڕوا ماڵی خەڵک بسووتێنێت نەک بڕوا بارەگای حیز و لایەن بسووتێنێت هەر لایەنێکە هەر حیزیەکە هەر کەسێکە دوای ئەوەش خوا حکومەتی هەرێم هەمووی بریتی نییە لە پارتی و یەکێتی و گۆڕان ئەیبابت یاخۆیە گرتوویکە کۆمەڵی ئیسلامیکە بسوتنەوەی ئیسلامیکە سۆسیالیستیکە شوعیکایە کەواتە هەر هەمووی موچەخۆریان هەیە لە حکومەتی هەرێما کەواتە هەموویان بەرزارن لەم هەرێما جا بۆچی ئێمە دێی یەکێتی و پارتی و گۆڕان اتهام بکەین بەوەی کە ئەمانە خراپن ئەگەر خراپە هەمووی خراپە ئەگەر چاکە هەمووی چاکە بۆ ئێمە هەر یەکێک کوڕ بکەینەوە بڵێ وڵات تشخیصی بکەین فڵان کەس خراپە جا بۆ ئێمە من ئەڵێم هەموو کەسێ حەقی شەرعی خۆیەتی خۆپیشاندان بکات بەڵام بە شێوازێکی زۆر مەدەنیانە و پرۆفیشناڵانە نەک بێت بۆ تێکدانی هەرێمی کوردستان ئەمە هەلە بخۆزێتەوە و بارەگای ئەموو ئەو ئەم دابسووتێنێ ئەو دابسووتێنێ هیوادارم خەڵکی بە عەقڵێتێکی زۆر جوانترەوە خەڵکی ئێمە خەڵکانێکی زۆر مثەقەف و ڕۆشنبیر و تێگەیشتون بەڵام هیوادارم بە شێوازێکی جوانتر بڕۆنە داوای مافەڕەواکانی خۆیان بکەنەوە دوای ئەوە نوێنەریان هەیە لە پەرلەمانە ئەو خەڵکانێکی ئەڕۆنە سەرجادە بابە نوێنەرەکانیان بڵێن کاکێکیان لە پەرلەمان داوای ئەوەمان بۆ بکەن ئەگەر ڕاستەکە نوێنەرەکانیان لە پەرلەمانە دەنگیان لە هەر کەسێک کە بووە بە ئەنداوی پەرلەمانە بووە بە نوێنەر لە پەرلەمانی کوردستان لەسەر دەنگی کۆمەڵی خەڵک بووە باشی با داوای ئەو خەڵکانە بگەێنێتە پەرلەمانی کوردستان دەست خۆش بکات سپاس دەکەم شێوازێکی مەدەنیانە بیر بکاتەوە بە بێتیژی خۆپیشاندان دەست خۆش کاتم پێدای سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت کاک مەریوان وەرەگرم لە شاری سلێمانی ئەم کاتە جان دەستخۆشی بەرنامەکە سپاس دەکەم دەستی تۆش خۆش بێ بۆ پەیوەندەکەت فەرموو زۆر سپاسەکەم براکەم بەڕێی من وەکو گەنجێک خۆپیشاندان لە هەرێمی کوردستان هیچ سوودێکی نەماوە چونکە دۆ حیزبی مافیا بەڕێوە ئێبرن ئەم حیزە مافیایانە مەسلحەتی خۆیان و پارێ و خزم و کەسی خۆیان لە پێشتا خەڵکی کوردستان هیچی یەکگرتوونی لەگەڵ یەکجار ڕۆستیش ناکەن براکەم ئەگەر خەڵک خۆی قبوڵیەتی ئەگەر ڕاست بە مزاهرە بکەن ئەبێ خەڵک یەکگرتوو بێ دەست لە ناو دەست مزاهرە بکەنەوە ئەم حکومەتە بڕوتکەن و بۆی کە مافی خۆیان وەربگرن خەڵک خۆی قبوڵیەتی کە وەک مەڕبژی کە گورێک بیخوات ئەم حکومەتە وەکو گورێک وایە بۆ گیانی خەڵک بۆ مافی ئازادی بۆ بەرژەوەندی بۆ هەموو شتێک باشە تۆ پێ دوایە کە سوودی نییە بەدیل چییە؟ بەدیلەکە چییە براکەم ئەم خەڵکە یەکگرتوونیە لەگەڵ یەکە کە مزاهرەکەن وەکو سیناریۆی خەڵکەوە بێتەوە خەڵک مەعاشوانە ئەڵێ هەر کەسە خەمی خۆم دەستە کڵاوەکەمە بگرم بارەیدا ئایا هیچ بێ قوربانیدانە درێت
هیچێکە بە هەر کەسە لە ماڵێک کاسبەکان ئاشخۆرەکان هەمووی بێنە سەر جادا با لە ماڵە گەندێ بێتە دەرەوە کاکە هیچ شتێ بێ قوربانی نابێ با خەڵک شەید بێ هەموو شتێ قوربانیە بێت ئەم دوو حیزب مافیات تینەقاقەی حکومەت ئەبێت خەڵک قبوڵی نەکات بێتە سەر جادە و ئایا نەک بە شۆڕشی قەڵەم بە شۆڕشی چاک بە شۆڕشی بزانی سەر جادە بە خلێ ڕشان چکە لەبەرەوەین بە شەق هاتن بە شەقی جەبێ بڕۆنە حکومەتە دەستی خۆش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەر بژیر کاک مەریوان باوکی هەردەم وەرەگرم لە کۆیە. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کاک مەحموود جان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. سپاسی دەکەم باوکی هەردەم دەستی تۆش خۆش بێت. وەڵا من بەنسبەت خۆپیشاندنانەوە حەقی خۆیان لە هەموو شارەکان بکرێ. ئەوەی ئەو کۆیلەی پێش کاک مەریوانی قسەی کرد ئەوە کۆی نەبوو دیار بوو. ئەو بۆ خۆی تێرە ئاگای دژمانی خەڵک نییە کاکە هەیە باش حەوت ساڵ ئەوە بووە یعنی زانکۆتەوە مستەعین نەبووە معاشەکەی ئەوەی معاشیە و معاشەکەی جوانە ئەمە دووەکو خۆم لە کۆیە حەوت دانە ساڵ نەوتمەر نەگرتووە یعنی ئەو حکومەتەم بۆ چییە کە بەرمیل نەوتەکەم ساڵان یعنی بەڕاستی ئەوانە حەقی دەستکردنیان هەیە هەر دەریان کە شار بەدەریان کەی بەڕاستی ئەوانە ساکسازی ناکەن دڵنیات دەکەمەوە قەت ساکسازی ناکەن و لەگەر بەغدا ڕێک ناکەون بەڵام یەک شتێکە هەیە 2021 کۆتاییان پێدە ئینشەڵڵا لەبەر ئەوەی وا دەڕوا کۆتاییان پێدێ ئەوانە کە ساکسازی نەکەن 2021 ئەم دڵنیام کۆتاییان پێدێ مەرجی خۆیان دەبینن ئینشەڵڵا. دەست خۆش سپاس باوکی هەردەم دەست خۆش. کاک دارا وەرەگرم لە عەربەت. کاکە حاجی جان سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا خۆ وەحدە و کەم نییە. والله شکر باشە دیارم ناسی تۆ زاکیرەی هەردووکمانەوە خەڵکە خوای گەورە وا بکە ئیشکا وشتمان لەبیر نەچێتەوە. لە خزمەتە کاک دارا فەرموو. لە خزمەتی خوای گەورە بین هەمومان. حەو برای باوکی من ئەم کێشە و ئاڵۆزی و هەم مەشاکیلانن لەم هەری ئێمەی ئێمە یا لە ئێران لە تورکیا لە جنوب وڵاتانەی ئەڕوا حەوقارڕەکە کە هەیە خالقێکی ئەکبەر ئەم کێشانە گەڕێتەوە بۆ لای ئەو. لەبارەی خۆپیشاندانەوە خەڵکان مەسەلەن مناڵێ بە باوکی ئەڵێ پاسینم بۆ کرە بۆی ناکرێ و تەفاهم نییە لە بینی هەردووکیانە مناڵ ڕاکاتە دەرەوە دوو بەردەگرێ بەدەستیەوە و حایەشیەچێ و لەبەر و دراوسێ و بۆ نمونە هەمانە لەو بابەتە یا کوڕە وەڵڵا هەشمان هەر بەڕاستی مانەگرێ ئەڵێ ژنم بۆ بێن هەیە هەڵێ قەمەرم بۆ کڕێ ئەوە میلەتیش کە بڵێن جۆ لە منە بەڵێ گوێم لێتە باش میلەتیش کە باوکەکەی ئەم حکوومەتەیە خۆپیشاندانەکە هەڵێ شتێکم بەرێ ئەوە لەو بابەتە خۆپیشاندان بەڵامەوە نەفسی مۆزوعەکە چمەسەن بابەتێک هەچ کەس کە شمولیەکە بەشی خۆی دێ وەرگێ و جای کاتە و شیکار بۆ قسەکانی من کە باشە حەو برای باوکی من مناڵ بووم دراوسێکمان هەبوو ئاسەتێ بوو کە کوڕە بوو لە کوڕەکەی ئەیو ئیشەڵا و بینم کەوی لەسەر زادا یعنی نان نەبێت بی خۆی شوێن نەبێت یا بخەوی خۆشتێ نەبێت لە ئینسانیت کەوی خۆپیشاندان بە حەقەت بۆ مەحمەلێکە بێ بۆ کارگەیەکە بێ کرێکارەکان کرێکارم پێسان عەدە دەکەی سەنێ بەرابەر بە مودیر بەرامبەر ئەو پرۆژەیە ئەو کۆمپانیای ئەو دەسەڵاتە کارەکان زۆرە بۆیان چاکات یا مەحاشیان بەڵام بە حەقەت ئێمە چاکسازی بکەین چەند شتێکەیە بۆ نمونە ئەوەی خواردنیێنێ ئەشیای کارەبایی مجەمیدە سارە قورە بلوز گۆرەوی پێڵاو ئەوەی کە پێویستی ژیانە گوێسکەی تاجرەکان گرشتی عادی نێنێ من بەیانی فڕێیە مودانێتر کڕمەوانێ با بەشی 4 ساڵم بکە من پارەکە کۆکەم و ناسم شتی عادی خێرا کڕم کاتێ جەنابی حکوومەتۆ لێو قەوما من بەدان بە خۆمە ئەگرم شتێ پارەم هەیە بەڵام من گیرفانی من هەڵتەکیۆ لەلایەن کۆمپانیا و بازرگاری چاوچنۆکەوە ئەمە کارە ساتەکەی لەرە ئەمە یەک دوو برای باوکی من شوێنێکەوە تەماشاکەی نووسراوە فندق و مەطعەم و بار سیاحی چێشخانە و خواردنەوەیەکی گەشت و گوزاری سێرەکەی ئەگەر ساردیەک لەسەر جادە بە 500 دینار بێ لێ بە 2000 چایە لەسەر جادە لە بازار بە 250 بێ لێ بە 2000 کوردستان وای لات و عملەکەمان هیچ ناکە ئەو 1000 دینارە ئەم بە مناڵەکە سێرەکەی بەری دڵی ناگرێ بەس وردەی هەیە وردەکە بۆ لە ناو ئێمە ناخوا دەست خۆش بێکات دەراسپاسە دەکەم کاتم زۆر پێدایی ئاگا لە منە کاتم پێدای زۆر کات پێ من نەبڕیت تەماشاکەی عیلە هەیە 2000 بە تەماتە پەتاتە بەشێکە کەچی مناڵەکە لە میزەڵان و لە برێک و لە جەبس 2000ێکە بامە کاردانەوەی لەسەر
داهاتی وڵاتێ کاری بکەین وردەکەمان بخوا وڵای پەنجارەکەی هەیە با بخوا ئەمە یەک تەواو دویتیان نەما دویتیان هەر یەکەکە بوو لە تۆ سێری براتکە کاکە زۆرم کات پێدا بە قوربانتان بم دەستا خۆش بێ سپاس کاک گاراجان خۆ لەگەڵ بێ با کاک سعدوڵڵا وەربینە چوار قوربان حیوانەکە با باش بێ دەست خۆش کاک سعدوڵڵا وەربین کاکە یەکتریمان خواردوە کاکە لە یەک شوێنەوە نییە لە یەک شوێنەوە وای حەلە بوو کۆتای قسەکانیشم بەوەیەنم ئەو خەڵکە لەگەڵ دەسەڵات با برابین ئەم هەرێمان لێت نەچیە کاکە من تەلە بۆم ساڵی 87 دژنی سیاسی بووم 31 ڕۆژ لە ئەمنی بەلدا والله وبالله وتالله خطابي نابو امر حرسك كوملك ليلي بيبو كزري هاو بي اي كردوا كاتين يوربو ما ثاني نانا انا عتم بيبكى وشكوي جابوني نوشي درهات ابو جابو وتوان لي ابو جا ايش التعذيبي نفسيش خاص يكبو لو جولي انا امل رزي رما كردبو يسم ترتكو بوت وداوا لسراني بارتيكم لسراني يجتي برفرتكان دسم لا مكاك حاو شرف شو بهاقي قرآن حرم وانا وابر ولاد كي ازادي واده باشا دەست خۆش باوكم كسي من خوا اخر قسيش اويا جوله منها بەڵێ بەڵێ كسر شيرينك من افرتك به بو باري كوملاياتي لسر قوم قبيله كان روكات قاريه فريقه دوماني اقرب زاني شلون مناغي على دايقه بيبزان مردو شلون نيرجن شلون جنيانا طلاق وجابونا شلون خوارد جيان كوملاياتيان لآخر عشب ولا رز حشتتكان كل مكة قوارة وكتدري شكاين لما لحوق بناشكرين بيدر فياني حبل كان فيه ما يدو بشكي أقريه وإخوالته وهروه ليه برسياستك على دو معنا من لنا وإيه وعمشونك نابين موكوداتك أيش لسواب عليه مدلية ترين ناش يعني قد اللي يقناكين أنا بابا قارية فريقة أوان وما قارية فريقاني وبشكل آسيا بجيت وما تيقشتن ما نهيد باش عارفين خواهي قول رحم بو خلق وبو حكومتك آمين خالق الخافز به ما شاء الله تاكتي باشي قاك دارا كاتشم زۆر پێدای باوکی محەممەد فەرموو باوکی محەممەد. السلام عليكم ورحمة وعليكم السلام ورحمة الله وبركاته. پێش هەمووشە دوای سەتان بڵم خوای گەورە سەرکەوتوتان کە بۆ خۆتانی بۆ ئەندا پەرلەمانە بەڕێزەکانتان کە بەڕاستی لە خزمەتی ملەت هاون ئێمە شایەتیتان بۆ دێن بۆ قیامەتیش بەڕاستی دێ دەستخۆشی لە خوای گەورە سەرکەوتوونەکە یا رەب العالەمین. سپاس دەکەین خوا لێ ڕازی بێ خۆ. سەبارەت بە قسەی و بەڕێزانی کە باسەکە ئەڵێ خۆپیشاندان هیچ دەورێکی نییە کورە چۆن دەوری نییە وەڵڵاهی ئەوانن کەوا دەوێت لە زەینیانە باسی ئەوە کاڵێ هیچ دەوری نییە وەڵڵا ئەوە دەوری هەیە کەم بەڕاستی کەوتوونەتە لە بەڕاستی کرسیان هەیە لەو خۆپیشاندانانە زۆر چاک ئەوەی خۆزی عەقلی پێشکە ئەزانێت ئەم خۆپیشاندانە دەورێکی زۆر کاریگەریان هەیە. هیوادارم بیلەکە ئەو بیلەکە برادر قسەی کردەوەی چی ئەڵێ پێویستە بەندا پەرلەمانەکانتان بڵێن بە ئەوانە پەرلەمان و قسەکەم پەرلەمانی شتێکی با بە پەرلەمان خۆ پەرلەمان نییە لە کوردستان بینایەکە پارتی دەستی بەسەراگرتەوە بەڕاستی کێسی نیشتیمانیش کە زۆر هەڵەیە لەو بابەتانەیە بێ بزانێت تەنها و تەنها دەسەڵاتەکە لای پارتیە لای یەکێتیش نەماوە لای یەکێتی هیچ دەسەڵاتێکی نییە کا یەکێتی نیشتیمانی بەڕاستی کە دوای کۆچی هەوڵمەندجلات ئەو هەموو کەسە دوای کەوت ئەگوای هەستی بۆ کدا کە جمهورێکی تایبەتی هەیە بەڵام بەم هەبووی هەیە جمهورەوە تەسلیمی پارتی دیموکراتی کوردستان بووە کە بەڕاستی ئەمە زۆر هەڵەیە بۆیان بەڕاستی یەکێتی لە دووری زۆنی سەوزە لحضور ڕوویەکەوە زیاتر ساڵە بەسەر پارتیا چ لە ڕوویدا هاتەوە لە ڕووی جەماوەر و لە هەموو شتێکەوە بەڵام بەڕاستی دەستخۆشی لە جەماوەری بەسەرەتی سلێمانی و هەموو ئەو شوێنانەکەم کە ئاواکانی زەقت لە حکومەتیان بۆ ئەوەی کەوا موجەبا بۆ خەڵکە دەستخۆشیان یەکەم خوای گەورە سەرکەوتویان کە خوای گەورە بیان پارێزێ بە هیواداریشن بە هیچ جۆرێ هیچ کەسێتیان نەچێ هیچ کەس عەزێتی پێ نەگات بەڵام ئەم خۆپیشاندانانە بەڕاستی ئاگری گەورە بە حەیاتی نەبووە ئاگری گەورە دروست بێ هەر لە بچووکەوە دروست بووە هەموو ئاگرێکی گەورە لە بچووکەوە دروست بووە خۆپیشاندانیش هەر لە کەسێک دوو کەس و چێ کەسە دروست دەبێ وەگاتە بۆ کەسانەیە کاڵە هیچ دەورێکی نییە وەڵڵاهی خۆپیشاندان نەبێ هەتا سێ مانگێک پیساومان بە دینارێ ناکەوێت. دەستی خۆش بێ و سوپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد. دیارە لە ئێستادا خۆپیشاندان لە ناحیەی پیرەمەگرون بەردەوامی هەیە وەکو لەسەر شاشەی کەناڵی پەیام ئەیبینن کۆمیتەی یەکێتی لەوێ سووتێنراوە خۆپیشاندەران دروشم دژی گەندەڵی دەڵێنەوە و تەقەیەکی زۆر ئەکرێ بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران لە ئێستادا هێزێکی ئەمنی زۆریش ڕەوانەی پیرەمەگرون کراوە
ڕێگەی سلێمانی پیرەمەگرونیش داخراوە بۆ زانیاری بەڕێستان. باوکی ئاپۆ وەرەگرم لە شاری هەولێر. الو سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. باشی براکەم. جەنابەت چۆنی؟ مەمنونم. سپاس دەکەم. وەڵام هەلێرەوە جارێ دەستخۆشیێکم بۆ خۆپیشاندەرانی سنووری ئەولا تایبەت ناحیە پیرەمەگرون دەستخۆشیان لێ دەکەم کەەوە بارەگای ئەو دز جەردانیان ئەوەستان دەستیان خۆش بێ با بەردەوام بن ئەوها لە هەولێرش خەڵک زۆر بێزارە زۆر لە خەڵکی سنووری ئەولا بێزارترە بەڵام لەداخەوە ئەو هێزەکە لێرە دەسەڵاتدارە خەڵک دەکوژێ خەڵک دەگرێ ناتوانێەوە بە ئازادی خۆپیشاندان بکە. بۆیە حکوومەتێک بێ 5 ساڵە قەترەندە پێشی نەدابێتە هاوڵاتیەکانی چ ئومێدێک بێ بۆ حکوومەتە. دوو ماگە موسەی دابەز نەکردووە ئەوە کەی پێ دەڵێن حکوومەت ئەوەی بەعس تەواوی نەکرد یەکێتی و پارتی و گۆڕانیش تەواویان کرد ئەوجارە. بۆیە داوا لام خەڵکی کوردستانەکەم بڕژێنە سەر شەقامەکان دژی ئەو جەردانە ئەو دزانە ئەو گەندەڵانە ئەو بەحسیانە با بڕوخی ئەو حکوومەتە بە هەر نەمینێ. دەست خۆش بێ. سپاس دەکەم باوکی ئاپۆ. سپاس بۆ پەیوەندەکەت. کاک ئیسماعیل وەرەگرم لە ڕانیەوە. بەڵێ سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. کاک محەممەد کاک ئیسماعیل سەبارەت بەو خۆپیشاندانانە بەڵێ بەڕاستی من بە شتێکی زۆر باشی دەزانم ئەو خۆپیشاندانە خۆ هەرچەندە من لەگەڵ ئەوە دانیمە کە بژێوی لە مەقاتۆش دوی بەڵام یەکە برادێک ڕخنەم زۆر لێگت پێشی ئێستا دەڵێ ئەوانە ئەو خۆپیشاندانە ئەوا دەکەن و ئەوا دەکەن و عیزبانە هەموو یەکن و مەسلحەتی ئەوانە لەوە دانیا ئەوە پسوتی ئەو بەڵام کاکە ئەوە چێ ئەوەی ئەو ئاژاوە دروستی کردیا چێ درستی کردیا ئەوە چێ 50 میلیارد دۆلار چێ 28 میلیارد دۆلار قەرزدار کەس نازانی چێگرێ بەسی 50 ساڵی لەگەڵ تورکیا کردی و خاک و خۆڵی ئەو میلەتەی فرۆشتە داهاتی ئەو میلەتەی فرۆشتە ئەدیگە و بژێوی ئەوە ئاژاوە نەبیدی چه ئاژاوەیە ئەجا من بەڕاستی ئەوە باشتەشی زۆر باش دەزانم بە شێوەیەکی هێمنانە ئینشاءالله هەتا ئەو کاتەی دەستهەڵات ئینشاءالله لە بندێ چونکە هیچ ئومێدێک نەماوە و داوا لە پێشمەرگەکان دەکەم پێشمەرگە بەڕێزەکان کە خەباتی شاخیان کردووە لە ئاسایشی کە بێن لە بەرامبەر بە لە ڕێزی خۆپیشاندەران برایانیان خۆشکان کە هەمویان مەغدورن ئەوان لەوان مەغدورترن پێویست ناکاتی دیکە لەگەڵ ئەو دەسەڵاتە تاغوتەی دابن باسی ئەو برادر باسی پەرلەمان دەکات دەڵێ هەر شوکار بنە پەرلەمان لە پەرلەمان ئەوشی باسی نەچونێ پەرلەمان کابرا دەچوو وەڵامی ئەو پەرلەمانتارانە کە ئەنجومەنی وەزیران مەسئول دەڵێ وەڵا هێمە وام زانی دەستخۆشیم لێ دەکەن کرە دەستخۆشی لە چ بکەم لە 50 ساڵی کە لە تورکیا داهاتی و خەڵکە فرۆشتیا لە 28 میلیارد دۆلارەکە بکەم لە چ بکەم کاکە. بەڵێ پێت وایە بە خۆپیشاندان ئەم دەسەڵاتە زاڵم مستەمکارە کە بە ڕێزێک پێی وایە ئێستا زۆنی هەولێر بڵین ئەوەی کە حکوومەتی تایە و ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی تایە بۆ بە کۆریای باکوور کەس ناتوانێت هەر سەر دەربێنێ بۆ خۆپیشاندان پێت وایە شتی وا هەیە؟ باشە کاک ئیسماعیل سپاس. بەڵێ سەرکردن هەیە بەتایبەتی لەلایەن سنووری زەرد بەڵام ئەوە وەناکە کاکە دەسەڵاتێکی تاغوت دەبێت بێ دەسەڵات بزانی وەکو ئیمامی ئەبوبەکر ڕەضا و ڕەحمەتی خوا لێ بێ دەیگوت ئەمن کەسێک بەبێ دەسەڵات دەزانم ئەو زاڵمەی کە حەقی خەڵکی لەلایە هەتا زوڵمەکەی لێوەردەگرم هەتا مافی بێدەسەڵاتەکەی لێوەردەگرمەوە ئەو بێدەسەڵاتەش بە دەسەڵات دەزانم هەتا مافەکەی بۆ دەستینەوە زۆر سپاس کاک ئیسماعیل نابێ بە چاوەکی وا تەماشایان کێکەوە بە دەسەڵاتن دەڵێت دەری ئینشاءالله بەردەوام بین هەتا ئەو کاتێ ئەو تاغوتانە کە هیچ ئومێدێک نەماوە لێناو ببردێن. دەست خۆش. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی کاک عەبدوڵڵا دیارەمان جەوهەرمان لەگەڵ بوو لە کۆیەوە داخراوەتەوە بەداخەوە کاک عەبدوڵڵا وەرەگرم لە حاجیەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش كاك محمود جان. سپاس دەکەم کاک عەبدوڵڵا جان خوا لێ ڕازی بێ. كاك محمود والله صدرت أخو بيشانداني. بەڵێ. والله إذا راسين دەستخۆشیان لێ ناکەم. بۆ؟ لەبەر ئەوەی يعني ئەوان کە خۆپیشاندانەکەن با بە شوێنی شوا دەکەن ئەگەر
کاریگەری باسە من دوێن لە سلێمانی هاتمەوە باشە بەڵێ دوو نەخۆشم پێ بوو دوو نەخۆشت پێ بوو ئێوارە بەڵێ دوو نەخۆش پێ بوو لە سلێمانی گەڕەمە لە حادەی لە پیرەمەزوری عاسر خاتی یەک ئیزی ئامەکیان دروست کرد بوو هێندێک خەڵک ئەگەر بڵێم زیاتر لە 2000 ساڵی زیاتری بەڵێ ڕەنگە درۆنە باشە يعني بو سرماية من لو سرماية هذا دون خوف كبير يعني بس من توان فيها خبور إذا من كذا من دخل هذا السنة من معاشر هذا من معاشر هذا برم أجرّا إذا كان بس بو سبارة كان يروح مكان أو إذا كانت بود يا غير خالص فقير هذا ده كذا تواني مسيا ما يعني بو هذا كنا بس كذا كمله أجر أعظم بس السماني حتى صار يخوف هذا ولا السماني هي الناس أجر أعظم بس بو هذا كذا بو السماني هذا كذا بوري كان دستين كاكا دينا أوجاد أو كلي رقمت بكينا فرد هذا كان فينا فرد وخاشي ذاك دين تهاج إذا فيه دستين خيدا كده خالص كده الزلزال. كي ورا كاكا يعني أوقات هذا ذكاء من يوادار مخبران دلنا بخوان ده بس نوان غير لخاشي فقير وجان نجدن خالص قناعات السلام ده بخروج هذا كده موجود ترى ليه قالوا وصار كاكا أول شيء وكان والله كاكا إما دستين بده هو زعفي أو ترى وصار مع سلم تبكي. يعني فقير واخواني كانوا سعاده زقاف ماله كنت ذكر الى فكر بقدر بل يعني اول شيء كيف رايتو وەڵامی ئەو پرسیارە حتمما لە لای بەڕێستانە من سوپاسی جەناب دەکەم دەستخۆش بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵاجان دەچمە لای ئەبوو حوسەین لە هەولێرەوە باوکی حوسەین فەرموو ئەلۆ بەڵێ گیان کاک مەحموود گیانی حاڵە باش هەموو کاتت باش باوکی حوسەین برای بەڕێزم دەمێکە خەڵباسی ئەم کێشە گیر و گرفتانەکەن لەسەر نوچە و لەسەر سەڵات و لەسەر نازانم ئەم قەیرانانەی هەیە بەڵام گوێم لێ نەبوو یەکێک باسی چارەسەرکە باش چارەسەرەکەش ئەوەیە خەڵکانێکی وەکو مامۆستا عەلی باسیج یان شاسوار عەبدولواحید ئەوانەی کە با بڵێیت دەسەڵاتیان هەیە و خەڵک ئەناسن و جەماوەریان هەیە مەبلەغی پارە کۆکەنەوە کورد وتەیەکی جوانی هەیە ئەوێ ئەگەر مقاشە بوو دەست خۆت نەسووتێن مەبلەغی پارە کۆکەنەوە بیرەنە حەزی شعبی بە دوو ڕۆژاندا تەسمیلەکانی زەوە و ناوخاکی ئێران و دەرەوە و ڕزگارمانە بێنیان لەوەسە نەکوڕی منەکوژێ نەچۆ نەئەمە لە ئەو باشترین حەلە هەتا ئێستا من گەر لەم بەرنامانەی ئێوەش و ئێنابی بووە کەس حەلێکی وای پێ نەبوو ئەگەر ئەم حەلە نەبوو هیچ حەلێکی تر نییە چونکە ئەمانە مەناعەتیان نییە هەر 5 ملیۆنە پێکوژت بۆمانەوەستا بە دڵنیایی شۆ ساتە بەرامبەر تورک و فارس و عەرەب زۆر بێدەسەڵاتن بە 200,000 حەزبی شعبی حفاظ بەبێ تازمەڕەشە ڕۆ خاکبەدەر و شابەدرێک دەستخۆشی بەرنامەکەی هیوادارم ئەمە بکرێتە دەستێک و خەڵک ئیشی پێ بکات دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاسۆ وەرەگرم لە شاری سلێمانی وای خواهی لجناب مامۆستا گیان لە سڵاوی کارمەندانی تەلەڤیزیۆنتان سڵاوی خوا لە جەنابت لە خانەوادەی بەڕێزت چاوی منی برای بەڕێزی سپاسی جەناب دەکەم کاکە سەرکەوتوو بوون دەستچاتان خۆش بێ من شتێک وەبیر جەنابت و وەبیر بینەران و خەڵکی شاری سلێمانی ئێمە لە حەڤەی شوبات جەنابی پارێزگاری ئەوێت خۆپیشاندان هیچ مۆڵەتی ناوێت ئەو پیاوە بوو هەبێت خۆپیشاندان ئەبێ بە مۆڵەت بێ و ڕێگە پێدراو نییە و بزاننەوە ئەو کاتەی لە حەڤەی شوبات خەڵکە خۆپیشاندانەکرد ئاگادار بن فەرمان بەرامام بەڕێز لە 25 مانگۆدام لە خۆم موچەخۆرم تا سەریمان کاسیمان موچە وەرەگرت ئەو کاتە کێشە نەبوو سلفەی عقارە بوو سلفەی زەواتە بوو بەڵام هەرمانە دەیگۆڕین لە دەوامە هاتەوە خەڵکە چۆن سەرای ئازادی دەیگۆڕین ڕاستە من پێم خۆشە ئەو نییە بڵێن پەشیمان بیتەوە بەڵام ئاگادار بوونەوە ئەو پارێزگارەی کە ئێستایی دەیگۆڕینەوە تا دەنگی لە هەریس بۆ خۆی دەستی ژیر بۆ لە هەریسەکە و دەستی چوەتە هەنگوین و کێشەی نەماوە ئەو حیزبەکەیاویش خەڵکی سلێمانیان جێهێشت خەڵکی خۆپیشاندەری سەرای ئازادیان جێهێشت من دەستخۆشیشان لێکەم
بەڵام یەک شتێک جێگای داخە کات مەحموود ئەبووە ئەو خەڵکە بچوایەتە گرزی گردەکەی گۆڕاندی و وەرن ئێوە بۆتان بەم خەڵکە کرد بۆم هەموو خەزارەتان لەگەڵ خەڵکا کرد ئێستا سیر کرد کێشەکە لەوەدایە یعنی حزبێتر بە ناوی نەوەیەکی نوێەوە با بڵێن هاتوتە پێشەوە خەڵک چەپڵی بۆ لێڵێ کاکە گیان وەڵات بەشە یەک شتێک بکە دەردەکەی گۆڕانەکەی خۆمان ئەو هەر لە سلێمانی ئەمیش هەر لە سلێمانی شەقانی سلێمانی بشێنێ کاکە دوومانە خۆ خەڵک نەحەقی نییە با موچە بەسەرتا خۆ من ناڵێم منیش دەڵێم وەڵای حەقی خۆمانە مافی خۆمانە خەڵک مافی خۆیەتی موچەی نیە ئاوی نیە کارەبای نیە نەوچی یەک شت نییە لەم هەرێمە بەڵام بۆ هەر لەسەر شاری سلێمانی بۆ هەر کەسێک سباس دەبێت لە سلێمانیا بێ ئەی بۆ کاکە جان شاری تر نییە لەم هەرێمی کوردستانە بۆ خەڵکێک لە پایتەختی هەرێمی کوردستان مەبەستم شتەوە نییە بڵێم ڕقم لە پارتی و ڕقم لە شتی و ڕقم لێەوە بێ کاکە گیان بۆ ناچن لێەوە کۆنسوڵی دنیای وا لێ بڕبینێن بۆ خەڵک لێ خۆپشاندان بین بە تەواوی دنیای دەرەوە بڵێن ئێستا ئەمەی پیرەمەگرمە پێچیت سەردادە تا ئەسێنێ سەردادە باش کاتێک چێ بۆمان تاکاتەوە تا بێ وەزیرەکەی گۆڕان بۆمان تاکاتەوە کاکەی ئاوازان کردەوە تا ئەنجومەنی پارێزگا بوو بە دەنگێکێتی بوو بە ئەنجومەنی پارێزگا دوای ئێستا کردشان یعنی کەس بڕانە لەناو گۆڕانە کوێستان خان بووە بە وەزیر لەسەر شتابی ئافرەتان لەناو زودەوەیکی گۆڕانە داوای گۆڕانسازیە کرد یعنی ئافرەت تریانە بوو زودەوەی گۆڕانچیکەنە وەزیر یعنی ئەمانە کاکە گیان با بە خەڵکی سلێمانی بێنەوە هۆش خۆدان کاکە گیان بەستێتی بۆ چەپڵەگەوە ئێستا حیزبێتر لێرە لەسەر شتابی ئەمە دیسانەویش بۆ خۆی پێ بکاتەوە کاکە واز بێنن وەڵای گۆڕانکاری ئەگەر خەڵکێکی ئەمانە کەوتە پێشمان پێویست داکە ئێمە بڵێن وای بەسەر چاو کات فڵان کەس کات فڵان کەس بۆ خۆدای بۆ خۆمان کات فڵان کەس نیم خۆمانمان فڵان کەس نیم خۆمان خەیتێکە دەستخۆشیتان دێکە من شاکە حیزبێک کە خاڵن هەڵوێست بووە ئێوە بە دەرەجەی یەک دوو یەک گرتو ئێوە قوربانیتان لەو پێناوەیە داوە پەرلەمانتار دەرکراوە دەستیان بێ لە کار کێشاوە بە عەلەنی بۆی کە واز بێنە سۆران عومەر کۆم شێوازە بوو ئێوە هەڵوێستێکی جوانبێرانەشتان دوات کاتی خۆی حکومەتەکەی پێشووە کە بزودەوەی گۆڕان بەشداری کرد دەخت لەسەری ئەوەش نەبوو لە پای گۆڕانە هاوشانی گۆڕانتان دەستان کێشایەوە کە سێری پەرلەمان لایەوە بوو بەڵام ئەوە فاتی گۆڕان بوو کاکە گیان بەسێتی خەڵک پێمەگەێنن لەسەر کتابی لەبەر دەرکی سەراوە چوار کەس بێ مامۆستایانی و کاکە گیان ئێمە فەرماندەر هەبووە کار مەحموود بوودا وەڵڵاهی چووەتە دایرە خوا شاهیدە مەبەست بەوە نیە کە بڵێم بۆ سەرکەتاکردنی فەرماندەر قەسەم بەخوا عەلی با بڵێن بێ عەلی خۆشتەکەم ناوەتە بەدەست کاکە گیان سوەتی بۆ سەکاکە نابینی بانەفەکەم خۆم یعنی وەها خودە خەڵکی ڕێزم بۆ فەرمانبەری بەڕێز و دەتواناوانە جیاوازە بەڵام فەرمانبەریش هەبوو بۆ شێوازە ڕقی خۆش حرامە کرد لەفا بۆم نابینی تەلەفۆنەکەم یعنی بەم شێوازە توانی خەڵکانایەوە ئیستەش کاکە گیان وەرە بە موچنی و موچەکەش ڕازینات وەریفای بۆ خەڵک داواناکە بڵێ بچنەوەی گۆڕان ئێوە کوانێ ئەو هەموو دروست کردارە کوا دوو پەرلەمانتاریان کە بێژەر بوون باسی ما بسرچی و برزایی انا گرفته خوف اما بقول ما هو في بس كابلا الراديو كسابق عيني لسه حسابي خمس شغالين دبري كزر بو برلمانتار شكل دي ودي يكاك بو يك شكلها على سب بشكل برلمانتار بشكل انساني كوبا يشتني حكومه ديت برلمان كاردابان وكاغاشنا وكاتشو تسيان كده يعني حمصار اخر دقيقه بو حفظي كاك جان هذا فكرة فكرته وكاكا بو خاطر خوايا متابعين لا يمانك والله بالله يدوح حزب الى محرمي كردستاني هاي ومر اسلامية قلت اسلامي كبير على بخمي خلشي عند خلشي اجار ولي قوماي امراته كبرى كاتم زوجر زور سپاس کاغا سوجان دست خوش بیا سپاس بو پەیوەندیەکەت کاک سعدوڵڵا وەرەگرم لە چوار قۆڕنەوە کاک محمود وڵی تەمابی ئەو برادرە مافینی خوارەوە زۆر درێژەی پێداگەر ئەنی قسەکردن ئەوانە بەڕاستی داوای لێبوردنەکەی جوای خۆت کە پێشتر سەلام و عەلەیکم وعەلەیکم السەلام بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوات هەلێ بێ دەستخۆشی گەو بەرنامەکەتان دەکەمە سەرکەوتوو بن سپاسی برا بەڕێز دەکەم پەیوەندیەکەی بۆ وەرگرتم وڵی کاکە محمود پێمابی ئەمە ئاسنسا دەبتین کە قسەی پێشینان کراوە دەڵێ کە قسەی چاک نازانی خراپش مەکە کە و ئیشەی دەیکەی پێنابی وەکو ئاسنسا دەبتین یعنی خۆ پێشاندان پێنابی پارە لە کۆمیتەی نییە و پارە لە مەڵبەند نییە بە سووتانی مەڵبەند و نەک هەر مەڵبەندی یەکێتی مەڵبەندی حزبی زۆرە نعنی بەس زیاتر ئاراستەکە بۆ لق و ناوچە و بەتایبەتی بۆ مەڵبەند و کۆمیتەکانی سنووری یەکێتی دەڕوا با
بەڕاستی شتێکی زۆر ناشرینە خۆپێشاندان ناڵێ مافی خۆیانە خەڵک خۆپێشاندانی کە دەکرێت ئەو کەسانێک کە خۆپێشاندان دەکەن پێشەشی لە خۆم ڕادەست پێ دەکەم ئەو کەسانە یارە بێئیشن بێکارن بێ هەموو شتێکم بێموچەیە بێ مەعاشێتیە بەڕاستی ئیش و کار نەماوە بەڕاستی یعنی کۆبوونەوە لە بۆ چی دەکەن کۆبوونەوە لە بۆی بکەن کە خۆپێشاندان نەکرێت کە خەڵک داخۆتی دەبێت خەڵک بۆ چاچ سەر شەقام بەڕاستی خەڵک هەتا سەرنجەکان بێزارە خەڵک لە ژیان بێزار بووە خەڵک کارەبای نییە نەوتی نییە ئاوی نییە نانی دوای 4 ساڵان بەرمیلە نەوتەکەم دەداتی ئەویش وەکو خێرم پێ دەکەن نانی هەر خۆمە مافی خۆمە بەڕاستی نانی شەرمەزاریە کە حکومەتێک کە شتێکی بێ نەکرێت کە چارەسەرێک بۆ ئەو دۆکە نەدۆستە ڕۆژ بەڕۆژ ساڵی 2020 بەتایبەتی ساڵێکی زۆر پڕ نەهامەتی و پڕ ناخۆشی و پڕ ئەشکەندەزان و بەڕاستی نانی سوتاندنی مەڵبەند و کۆمیتە و چمەڵبەندی کۆمەڵ ئیسلامی بێت چمەڵبەندی یەکگرتووی بێت پێمابی یەکچەکی دیار یەکگرتوێ ئەوانە بۆ من هەموو یەکن بەڕاستی شتێکی زۆر ناشرینە خۆپێشاندانێکی بێ سوود بێ ئیستیفادە بەڕاستی وەکو ئاسنیسان بکتن بەڕاستی داوا لە ئەوانەی کە بەرپرسن بە تایبەتی لە دەبەری سەڵز لە سنووری یەکێتی بە دواداچون بۆ بکەن داخوا خۆپێشاندانە پۆچیان لێ بستە ناو خەڵک ئەو خەڵکە شتەکان دووبارە نەنانی لە 2009 لە 2011ەوە خۆپێشاندان دەکرێت هیچ شتمان نەدیتێت خۆپێشاندان وەکو لە ڕووی نەفسەوە بەڕاستی پێم ناخۆشە خۆپێشاندانێکی نانی وەکو ئاسیسا دەبێت هیچ استفادێکی نییە هەسەرکەوتوو من کاک محمود دەستان خۆش زۆر سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ پەیوەندەکەت دەستی تۆش خۆش بێ عزیزی ئەمە کاک سەدوڵڵا کاک مەولود وەرەگرم لە دوکان کۆتا پەیوەندی ئەم کاتت باش هەموو کاتت باش دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس دەکەم دەستی تۆش خۆش بێ دەستخۆشی لە گەنجان و لە میلەت و لە خەڵکی پیرەمەگرون دەکەم کە سەملاندیان خەڵکی ناحەی پیرەمەگرون وەکو چای پیرەمەگرون سەریان بەردا دەستخۆشیان لە یەکەم و چاوی یەکەیەکەیان ماز دەکەم با بیاسووتێنن بە مەکۆ و ناوچە با بیاسووتێنن لە کۆڵ و میلەتان وەکەن بەڵێ بۆ بیسووتێنن بۆ بیسووتێن کاک مەولود ئەمانە حاڵی نابن دەبێت بە شێوەیە خۆ بەوە حاڵی نابن کاکە پێیان بڵێ گەندەڵی بەسە بۆ حاڵی نابن بڵێ دزی بەسە کاکە بۆوانە حاڵی نابن دەبێت بە شێوەیەک حاڵی بکرێن ئەمانە کەڕن ئەمانە لاڵن ئەمانە شوێرن دەبێت بە شێوەیەک حاڵی بکرێن کە بزانن ئەم خەڵکە بە ئارەزووان ناکە ئەم خەڵکە شێن نەبوو کاکە ئەم خەڵکە بە ئارەزووان ناکە دەبێت حاڵی بکرێن کە ئەمانە دەبێت بە خۆیاندا بچنەوە بەس بە خۆداچنەوەی چی وەڵا قەت گورگ نابێ بەڵا بەڵێ دەست خۆش داوا لە هەموو خەڵکێکی بە شەرەف دەکەم داوا لە هەموو گەنجێکی بە شەرەف لە هەموو خەڵکێکی بە شەرەف لەبەر خۆیەوە شتیوانی بکە لە هەموو شار و شارۆچکەکان بێتە عام ئەم شتە بێتە عام پشتگیر بێ ئەم شتە هیوادارم خەڵکی هەولێریش خەڵکی ئەو شتە دەبێت لە هەولێر دەست پێ بکە دەبێت هیواداری خەڵکی هەولێریش هیچ کە گوێ بە خۆدا نەدەن و مات نەبن ئەم شتە بە کڕبوون ناکرێت چونکە بەڕاستی مار بە کوشتن نەبێت لە ماڵ ناچێتە دەرەوە دەبێت ئەمانە چاک بکرێن ئەمانە وەڵا دەستخۆشی لە گەنجانی پیرەمەگرون دەکەم کە سەملاندیان وەکو چای پیرەمەگرون سەریان بەرزم دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم بالەوە دەست لە کاتم بگەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دیارە ئێستا خۆپیشاندان بەردەوامە لە پیرەمەگرون هەڵبەتە دوای ئەم بەرنامەی من هاوڕێم سالار ئیبراهیم وەکو بێژەری هەواڵ زیاتر هەواڵتان پێ ئەدا و زیاتر وردەکاری و خۆپیشاندانە خاتە ڕوو و چۆنێتی بەڕێوەچوونی و ڕوبەڕووبوونەوەی لەلایەن خۆپیشاندەرانەوە بێلایەنانە سالار بتوانی هەواڵەکان پێشکەشی بینەران بکەیت چونکە خۆت خەڵکی پیرەمەگرونی هەڵبەتە بە شوشی و بە پێکەنین و هاتوۆتە ژورۆوەگەوەی کە خۆی بەشدار بوو بێ لە خۆپیشاندانەکان هیوای لە ساغیت بۆ خوازم سالار ئازیزان دیارە ئێمە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵکە ئێستا دوو کۆمنت هەبوو ویستم ئەو دوو کۆمنتە بخوێنمەوە کاک عومەر سورچی نووسیوێتی خۆزگە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان خۆپیشاندان کراپە ئەگەر موچە نەبێت ئەم خەڵکە چۆن بژیت ماکوان زەڵمیش نووسیوێتی خۆپیشاندەران داوای موچە و شایستەدارایەکانەکەن هێزانامنەکانیش بە بێ موچە کە موچەیان نییە ڕێگریان لێ دەکەن سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرەکانەوە لە دوعای خێر بێبەشمان مەکەن تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵک بە خزمەتان شادە بمەوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.